بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دوو پرس دەکەین مەسلەی جموجۆڵی هێزەکانی ئەمریکا لە عێراق و کوردستان هەروە پرسی یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە دیارە ئەمڕۆژ فەرماندەی هێزەکانی هاوپەیمانی دژی داعش بە بۆنەی کۆتایاتنی ئەرکەکەی لە عێراق و هەرێمی کوردستان کۆگرەیەکی ڕۆژنامەوانی هەبوو باسی لەوە کرد کە جموجۆڵی هێزەکان جموجۆڵێکی ئاساییە لە چوارچێوەی ئاڵوگۆڕی هێزەکانە کە ساڵانە ڕوودەدات هەروە لەبارەی هێزەکانی پێشمەرگەشەوە ڕایگەیاند پێویستە وەزیرێک بۆ وەزارەتی پێشمەرگەدا بندێت ئەگەر حکوومەت هێرێم چاکسازی لە پێشمەرگە نەکات و پابەند نەبێت بەو یادەشتەی کە لەگەڵ وەزارەتی بەرگری ئەمریکا واژووی کردووە هاوکارەکانیان ڕدەگرن لە بەرنامەی ئەمڕۆ سەرم پرسانە دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان لیوا محەممەد سابیر شارەزایی سەربازی کە هەولێرەوە لەگەڵمانە هەروە کاک غازی فەیساڵ ویشان فەرماندەی پێشمەرگە و شارەزایی سەربازی وش لە مەخمورەوە لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک لیوا محەممەد ئەگەر لە بڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە جموجۆڵی هێزەکانی ئەمریکا لەو ماوەیەدا جموجۆڵیان زیاد بووە لە عێراق لە هەرێمی کوردستان ئەمڕۆژ فەرماندەی هێزەکانی هاوپەیمانی دژی داعش باسی لەو کردووە کە ئەمە لە چوارچێوەی ئاڵوگۆڕی هێزەکانە بەڕێزت خوێندنەوەت بۆ ئەم جموجۆڵانە چییە؟ بەڵێ زۆر باش گوێم لە ئەوە نەبوو ئەگەر زەحمەت ئەگەر تکراریکەیتەوە بە منون بەڵێ باسم لەوە کرد کە خوێنەوەی بەڕێستان بۆ جموجۆڵی هێزەکانی ئەمریکا ئەمڕۆ فەرماندەی هێزەکانی هاوپەیمانی دژی داعش بە بۆنەی کۆتایاتنی ئەرکەکەی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هەبوو باسی لەوە کرد کە جموجۆڵەکە جموجۆڵێکی یاسایی و ئاڵوگۆڕی هێزەکانە جەنابەت چی دەخوێنیتەوە و شارەزایەکی سەربازی پێ دوایە جموجۆڵێکی ئاسایی یاخود شتی کەشێ لە جموجۆڵی هێزەکانی ئەمریکا لە عێراق و لە هەرێمی کوردستان طبعا بنسبة جموجولي هێزەکانی ئەمریکا لە عێراق و لە هەرێمی کوردستان جموجولەکە لەم ڕۆژانەدا طبعا نا ئاساییە و جموجولەکە هەمومان هەستی پێ دەکەین هەروەها میدیاکانی هەموو دنیا باسی ئەو جموجولە دەکا جار دەبەرەوە ئەبێ هەرێمی کوردستان خۆی بسازێنێ لەگەڵ ئەو جموجولانەیە ئاگیناوانە بێ چۆن ئەڵەی لە قتارەکە دوا دەکەوێ مەبەست لە جموجولەکان باسی دەکەی کە ئەوە بوو ئەمڕۆ فەرماندەی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق و هەرێمی کوردستان ئەوە بوو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بە تایبەتی لە بەرامبەر میدیە کوردەکان بە ئاشکرا وەڕوون و ئاشکرا ئەو پەیامەی پێشکەش بە هەرێمی کوردستان کرد بە تایبەتی پێشکەشی بە هەردوو حزبی دەسەڵات پارتی و یەکێتی کرد کە ئەمە دوا ئینزارە بۆتان ئەگەر بێت و خۆتان یەک نەخەنەوە هێزی پێشمەرگە یەک نەخەنەوە چونکە هێزی پێشمەرگە هێزێکە ئەبێ هێزی نیشتیمانی بێ نابێ هێزی حزب بێ لەبەرەوەی لە پرەنسیبی عەسکەریدا ئەبێ ئەوە ڕەچاو بکرێ کە هێزی عەسکەری هێزی پێشمەرگە هێزێکی ئەبێ بکرێتە هێزێکی نیشتیمانی چونکە ئێمە ئێستاکێ لە کوردستانە حکوومەتێکمان هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانە و شەرعیەتی دەولی هەیە و هەروەها شەرعەتی ناوخۆیی هەیە بە پێی دەستور حکوومەتە بە پێی حستور جا پێویستە بە پێی دەستور بجوولێتەوە بەڵێ لەسەر یەخستنەوەی هێزی پێشمەرگەش لەم پەرەکانی قسە دەکەین بەس سەبارەت بە ئاڵوگۆڕی هێزەکانی ئەمریکاوەی کە فەرماندەی هێزەکانی هاوپەیمانان باسی کرد دەڵێت تەنها ئاڵوگۆڕێکی ئاساییە هەر ئاڵوگۆڕێکی ئاسایی ساڵانەی هێزەکانە کە بڵێن ئاڵوگۆڕیان پێدەکرێت لە عێراق و لە سووریا و ئێستاش ئەمریکا زیاتر تەرکیزی لەسەر هەرێمی کوردستان و عێراق یاخود لەسەر ڕۆژاوای کوردستان بۆ هێزی ئەمنی گوێ لێمە کاک لیوا محەممەد
بەڵێ دەنگ هەیە بەس زۆر لە پرسیارەکەی تێنەگەیشت. بەڵێ پرسیارەکەم لەسەرەوە بوو ئاڵوگۆڕی ئەو هێزانە تەنها ئاڵوگۆڕێکی ڕۆتینیە کە دەکرێت هێزەکانی ئەمریکا یاخود ئێستا تەرکیزی ئەمریکا زیاتر لەسەر عێراق و هەرێمی کوردستان یاخود ڕۆژاوای کوردستانە؟ وەڵام من دەنگەکەت باش نایە بەس ئەوەی من تێگەیشتم لە پرسیارەکەت ئەم جارە بە تایبەتی جموجولەکانی هاوپەیمانان و بە تایبەتی ئەمریکا جموجولێکی ئاسایی نییە. ئەتوانم بڵێم جموجورێکی بە عسکەری پێڵەن جموجورێکی سەوقیە بۆ حەدەسێک بۆ ڕووداوێک ئەو جموجولەی دەست پێ کردو ئەوە نییە جموجولێکی ئاعتیادی بێ. جا لەبەرەوە ئەوەی کە ئەیبینین کاتی خۆی لە 2003 یا لە شەڕی کەنداو لە 1991دا بە هەمان شێوە ئەو جموجولەی دەست پێ کرد و بەهاتنی کاتی خۆی بەهاتنی گەورەترین حاملەی تایرات کە بینیمان کە هاتە کەنداو و ئەم جارەیش بە هەمان شێوە ئەو وەزعی ئەتوانین بڵێن دووبارە کردوتەوە. ئەمە بۆ شتێکی ئاسایی یا بڵێم بۆ نەمایشێک نەهاتووە، ئەمە ئەتوانم بڵێم ئەمە بۆ جەنگە. ئەگەر جەنگ نەبێ بەم شێوەیە جموجول ناکە. هەروەها ئەتوانم بڵێم گەورەترین حاملەی تایراتی کە پڕە لە تایراتی F-16 F-22 F-25 هەروەها ئەتوانم بڵێم گەورەترین میزانیە لە ئەمریکا بۆ ئەم دوو حاملەی تایراتان دوم حملەی هەڵگری فڕۆکانە تەرخان دەکرێت. ئەتوانم بڵێم میزانیەی ئەمریکا کە بۆ ئەم دوو حاملەی تایراتە کە تەرخانی دەکا لە میزانیەی سووریە و عێراق و میزانیەی سووریە و ئوردن و لوبنان زیاترە. جا لەبەرەوە ئەبێ هەروەها گەورەترین فرقەی ئەمریکی کە فرقەیەکی جەبەلیە کە فرقەی دەی پێ دەڵێن کە لە ئەم فرقەیە لە ساڵی 1943دا دروست بووە و کە بەشداری شەڕی جیهانی دووەمی کردووە و ئەم فرقەیەش هەروەها جموجولی پێکراوە. جا لەبەرەوە من وا تێدەگەم کە ئەم جارە ئەمریکا خۆی ئامادەکە بۆ جەنگێک لە ناوچەکە و جەنگەکەیش زیاتر جەنگێکی دەولیە بۆ ئەوەی جارێکی کە ئەژمونی خۆی بگەڕێنەوە بۆ ناوچەکە و کۆنتترۆڵی ئەمریکا بگەڕێنەوە بۆ ناوچەکە چونکم لە ناوچەکە بەڕاستی مەحوەرێکی کە دروست بووە ئەوش پێڵێن مەحوەری سینی کە رووسیا و ئێران و سووریا و ئەتوانم بڵێم تورکش بەشدارە لەو مەحوەرەیە و هەروەها هەندێ دەوڵەتی ناوچەکەیش کە پێشتر هاوپەیمان بوو لەگەڵ ئەمریکا ئیستاکێ چوونەتە ئەو مەحوەرەوە وەکو دەوڵەتی ئیمارات کە دەوڵەتێکی زۆر کاریگەریە و هەروەها سعودیەشی شت لە جەموجولایە ئەوە ئابینێن کە لەگەڵ ئێران ڕێککەوتنێکی هەیە. جا لەبەرەوە ئەمە وای کردووە لە ئەمریکا بۆ ئیجارێکی کە بگڕێتەوە ناوچەکە و هەروەها من بە بۆچوونی من ئەم جارە ئەو حەدەسە ئەو ڕووداوە تەقسیماتێکی نوێ دروست ئەبێ بە تایبەتی لە سووریا بە تایبەتی ئەو خەتەی کە لە بۆ کەمالەوە کە لە تەنەف کە قواتی ئەمریکی نزیکە لێوەی ئەلێوە دەست پێ دەکات چونکم بە حەقەت ئەو خەتی بوو کەمال خەتێکی سەرەکیە کە هێزەکانی میلیشیای
ئەتوانم بڵێم حەشتی ئێرانی کە کۆنتترۆلی ئەو خەتیان کردووە بۆ ناردنی چەک و تەقەمەنی لە ئێرانەوە بەرەو عێراق و هەروەها بەرەو سووریا و بەرەو لوبناان هەروەها بۆ سەر دەریا جا لەبەرەوە خەتێکی استراتیژی زۆر مهمە و ئێستاکی ئەمریکا نزیک بۆ تۆ لەو خەتە و ئەو خەتەی قەتع کردووە معنای کە بسراندی ئەو خەتە معنای بسراندی ئێران و پەیوەندەکانێتی لەگەڵ هێزەکان و های پەیمانانی لە سووریا و لە لوبناان و هەروەها بۆی دەستی بگاتە سەر بەحری ئەبیەض متۆسط و ئەو هیلالە شیعەیەی کە ئیستا دروست بووە ئەو هیلالە شیعەی بڕیوە جا لەبەرەوەی ئەمریکا لە سووریا تا ئیستا 27 قاعدەی سەربازی هەیە و ئەمانە دەورێکی زۆر باڵیان هەیە بە تایبەتی نزیک بوونەتەوە ئەم قاعدانە زۆربیان ناوچەی دێرەزورن و هەروەها ناوچەی تەنەفن بە بۆچوونی من عێراقیش ئەبێتە بەشێک لەم وەزعی کە ئیسە دروست بووە ئەمریکا ئەبێ عێراق زۆر بە وریاییەوە کار بکات چکم ئەمریکا هەدەفی ئەوەیە چەکدارانی حەشتی شعبی و ئەوانەی جموجولیان بە تایبەتی جموجولیان هەیە و سەر بە ئێرانن ئەوانە چەک بکرێن جا لەبەرەوە پێویستە عێراق زۆر وریابێ بەڕێی من بە وریاییەوە بەڵێ کاگلیوە محەممەد دێمەوە خزمەتت چکم کار نەکردن لەگەڵ ئەمریکا معنای ئەوەیە چاڵ هەڵکەندنە بۆ خۆیان کاگلیوە محەممەد عێراق جا پێویستە عێراق زوو بە زووی ئەو مەرجانی ئەمریکا هەموو تەنفیزکە بەڵام بەنسبەتی هەرمی کوردستانەوە ئەوەندە کاریگەری نییە ئەوەندە بەنسبەتی ئەمریکا شتێکی لاوەکیە تەنها هێزی پێشمەرگەیە یەکردنەوەی هێزی پێشمەرگەیە کە ئەمریکا زۆر تاکی دەکاتە سەری چونکەم هێزی پێشمەرگەی داناوە بۆ لێدانی داعش لە ناوچەکە تەنها بۆ لێدانی داعشە کاگلیوە محەممەد پێشمەرگە نییە جا لەبەرەوە بێ پارتویەکێتی ئەم جارە زۆر وریابن ئەگەر زۆر وریانە بن بەڕاستی ئەمریکا هەموو متمانەیەکیان لێ وەرەگرێتەوە هەموو هاوکاریەکیان لێ وەرەگرێتەوە و پەیوەندەکانی بسرە لەگەڵیانە و پەیوەندی مادی و پەیوەندی ئەمنی و پەیوەندی هاوکاری پێشمەرگە هەموو بڕێ و ئەتوانم بڵێم بە تایبەتی ئەبێ زۆر وریابن یەکردنەوەی پێشمەرگە یعنی دروستکردنی هێزێکی نیشتمانیە کاگلیوە محەممەد بکرێتە هێزێکی نیشتمانی پێشمەرگە نەکرێت هێزی نیشتمانی مانای هێزی حزبیە حێزی حزبیش یعنی میلیشیا جا لەبەرەوە پارتویەکێتی بێەوە باش بزانن ئەو حکومەتیان هەیە حکومەتی هەرێمی کوردستانیان هەیە ئەگەر زوو فریای خۆیان نەکەون ئەمریکا پراوێزیان دەکا ئەمریکا پراوێزیان دەکا و بەدیریان بۆ دادەنا جا من پێویستی دەزانم هێزی پێشمەرگە یەک بگرێتەوە و وەزیری پێشمەرگەیە بە زووترین کات بکەوێتەوە کارەکانی خۆی و وەزیرێکی پێشمەرگەدان لێ پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە بکرێتە وەزارەتێکی موەسەساتی چونکە مەبدایەکی عسکەری الوحدە بئامرها ئەبێ وەزیرێکی پێشمەرگە هەبێ کە ئەوامر لە وەزارەتی پێشمەرگی ئێستا وەزیری پێشمەرگە نییە هەر کاک و بە کەیفی خۆی کار دەکا ئەم حیزب و ئەو حیزبە پێشمەرگیان کرۆتە دوو ئامانجەوە ئامانجێکی پارتی و ئامانجێکی یەکێتی جا لەبەرەوە ئەبێ من لێرەوە داوا لە هەرێمی کوردستانەکەم داوا لە سەرۆکی هەرێمی کوردستانەکەم بە تایبەتی کاگنێ چرفان بەرزانی کەیسای هەرێمی کوردستانە پەلە بکە تۆزە لێرە تەنازول لێرە لەوە لەگەڵ تەنازول یەکتری بکەن لە پێناوی خەڵکی کوردستانە لە پێناوی پرۆسەی ئەو پرۆسەی کە هەرێمی کوردستان سەرێتی پەلە بکەن بۆ ئەگینا وانە بێ بە تاواتی ئەتوانم بڵێم ئەبێ چاڵ بۆ خوان هەڵکەنن ئەمریکا نیگەران دەبێت یان نیگەرانی ئەمریکاش معنای ئەبێ ئەچن ئەبێتە سوخم لقمە سایغا بەدەستی تورکیا و بەدەستی ئێران و بەدەستی عێراق و بەدەستی سووریەوە ئەمانە زەلیل و داماو دەبن باشە کاگلیوە محەممەد ئەوەی ماوە کە ئەمانە پەنایان بۆ بەرن ئەمریکا ئەگەر ئەمریکا بکشێتەوە لیان
مانای ئەمە بەدەستی ئەمریکا و بەدەستی ئێران و بەدەستی تورکیا و بەدەستی سووریا و بەدەستی عێراقەوە ئەمانە زۆر لاواز و زەعیفە بن و هەرێمی کوردستان هەموو بەڕاستی زەرمەند دەبین. باشە کاک لێوان محەممەد ئەگەر گوێ لە دەنگمان بێت سوپاس دەکەم سەبارەت بە ئەو هۆشداری کە ئەمڕۆ شەو و هۆشداری ئەمریکا بۆ یەک نەخستنەوەی هێزی پێشمەرگە هاوکاریەکان لە کۆتایی ئەم ساڵ ڕادەگیرێن ئەگەر لەمپەرەکان بەردەوامن یاخود لەمپەرەکان چینەر مەسلەی دانانی وەزیری پێشمەرگە یاخود ئەو کێشەشەکە ئێستا لە وەزارەتی پێشمەرگە لە بینی پارتیویکێتیەیە سیستەمی 50/50 کە دەڵێن دەبێت کۆتایی پێ پارتی دەڵێ یەکی دیڵە دەبێت بەردەوام بێت. عفوان ئەگەر پرسیارەکە بۆ منە بەڵێ من بە بۆچینی من دانانی وەزیری پێشمەرگە زۆر پێویستە و هەروەها ڕاستە ئیستاکێ بە تایبەتی وەزارەتی پێشمەرگە پێک هاتووە لە هێزەکانی پارتی و لە هێزەکانی یەکێتی بەڵام ئەمەش کێشە نییە ئەگەر بتوانن ئەم هێزانە بکەنە موئەسەساتی و هەروەها بتوانن ئەم هێزانە بکەنە هێزێکی نیشتمانی و هەروەها تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستانی بکەن و هەروەها هەموو سیستەمێکی هەرێمی کوردستان بەسەر ئەم هێزانەدا جێبەجێ بکرێ چکم بە حقەت پێشمەرگە مەخدورە بە حقەت کۆمەڵە خەڵکێکی باشمان هەیە لە ناو هێزی پێشمەرگەدا لە ناو هێزی وەزارەتی پێشمەرگەدا بەڕاستی ئەگەر بێت و ئەم هێزە چارەسەر نەکرێ و بەو 50/50 بمێنێتەوە نەهێزی پێشمەرگە سوودمەند دەبێ و نە خەڵکی کوردستان سوودمەند دەبێ نە حکوومەتی هەرێمی کوردستانی سوودمەند دەبێت چکم بە حقەت ئیساکێ هەرێمی کوردستان بەرامبەر تاقیکردنەوەیکی زۆر گەورەیە و هۆشدارەکەی ئەمریکا هۆشدارەیەکی ئەم جارە زۆر گەورەیە جا لەبەرەوە ئەبێ بە زۆر بە وریاییەوە تەعامل بێ لەگەڵ ئەمریکا بکەن ئەوە ئەمریکایە ئەبێ بە وریاییەوە تەعامل گەورەترین هێزە ئیستا لە دنیادا ئێمە ئەو قووەتەوە هێزەنین 400,000 پێشمەرگەت هەیە ئەتوانی بە جوانی ئەتوانین ئەگەر بێت و ئەو هێزانە ڕێک بخەینەوە ئەو 400,000 پێشمەرگەی ڕێک بخەین 200یان ڕێک بخە 150,000یان ڕێک بخە بەقەدەر گەورەترین هێز دەبێت لە ناوچەکە ئەگەر پارتی و یەکێتی ڕێککەون و ئەو هێزا بکەن هێزێکی نیشتمانی هیچ هێزێنیە لە ناوچەکە بتوانێت بەرگری هێزی پێشمەرگە بکە نە تورک و نە عەجەم و نە عێراق و نە سووریا جا لەبەرەوەی پێشمەرگە لە خاکی خۆیەتی و پێشمەرگەی نیشتیمانە و پێشمەرگە هێزی نیشتیمانی و پێشمەرگە فیداکاری نیشتیمانە جا لەبەرەوە ئەتوانم بڵێ ئەمە بێ بە گەورەترین هێز لە ناوچەکەدا. باشە کاک لێوان محەممەد ئەوەی کە بەڕێز وەکو شارەزایەکی سەربازی کە ئەزمونتان لە بواری سەربازیش ئەزمونێکی زۆرتان هەیە ڕێگریەکان چین کە سەر ڕای هۆشداری بڵێن ناوخۆی نێودوڵەتی بربەست دروست دەکرێت بۆ یەخستنەوە هێزی پێشمەرگە ڕێگریەکان چین خوار هێزی پێشمەرگەش نیە ئێستا لە دەرەوەی هێزی پێشمەرگە هێزی کەش دروست بووە کەوانیش بە هەمان شێوە دابەش بوون. وڵی ئەگە پرسیارەکەم وە تیکرار بکەیتەوە زۆر دەنگ وشەوشێکی داوای لێبوون دەکەین سەبارەت بە مەسەلەی هێزی پێشمەرگە ڕێگریەکان چین کە وا دەکات سەر ڕای هۆشداری نێودوڵەتی هۆشداری ناوخۆیی چاکسازی وەکو پێویست نەچێتە پێشەوە لە هێزی پێشمەرگە اینجا جگە لە هێزی پێشمەرگە هێزی دیکەی زیاتری شەیە کە دابەش بوون بەسەر پارتی و یەکێتی جگە لە هێزی جۆرا و جۆر هەیە بڵێن. بڵێم ئەەکەم بوو کاگریوە محەممەد بۆ چوونی من سەرڕاستە دابش بووە هێزی پێشمەرگە بەسەر پارتی و یەکێتیدا بەس ئەمە ئاسانە ئەمە یەکبوونەوەی زۆر ئاسانە تەنها بڕیارێکە دەقەی دادەنیشن و بڕیار دەدەن و چکو هەموو شتەکان ئامادەیە هێزەکە ئامادەیە چەکیان ئامادەیە پێشمەرگە ئامادەیە هاوکاری ئەمریکا ئامادەیە هاوکاری ئەتوانم بڵێم حکوومەتی عێراق ئامادەیە وەکو لە میزانێ بۆیان تەرخان کراوە هەموو شتەکان ئامادەیە ئەتوان بە ئاسانی لی دەرچن لە مۆزعە و ڕێککەون لەسەری بەڵام ئەگەر نیەت هەبێ
بەڵام من وە بە بۆچوونی من تا ئێستا و نیەتێ دروست نەبووە تا ئێستا و دنیەتە دروست نەبووە بۆ یەخستنەوەی پێشمەرگە جا لەبەرەوە ئەمانە پێشمەرگە بەکاردێنن پێشمەرگە بۆ هەڵبژاردن دروست نەکراوە پێشمەرگە بۆ هەڵبژاردن دروست نەکراوە با پێتان بڵێم کاکی پارتی و یەکێتی پێشمەرگە بۆ دیفاعکردن لە خاکی کوردستان دروست کراوە پێشمەرگە بۆ بەرگریکردن لە نەتەوەی کورد دروست کراوە پێشمەرگە ئەوە نییە بێنە بۆ هەموو 4 ساڵ جارێ بێنە سەر سندوقی هەڵبژاردن و دەنگی پێ بدەن پێویستە پێشمەرگە هەر دەنگ نەدا لەبەرەوەی پێشمەرگەی هەموو گەلە هەموو کووردە هەموو حیزبێکە هەموو خەڵکە پێشمەرگەی پارتی و یەکێتی نییە پێشمەرگا بێت دوور خرێتەوە لە سیاست پێشمەرگا بێت دوور خرێتەوە لە حیزبایەتی پێشمەرگە ئەبێ پێشمەرگەی نیشتیمان بێ جا لەبەرەوە ئێوە پێشمەرگەتان کردووەتە پێشمەرگەی هەڵبژاردن نا ئەم جارە ئەبێ پێشمەرگە بکەنە پێشمەرگەی کاگلیوا محەممەد پێشمەرگەی گەلی کوردستان پێشمەرگەی خەڵکی کوردستان پێشمەرگەیەک بێ تەنها بەرگری لە خاک بکە سنوورەکانمان پارێزیە ناوەمان پارێزیە بەرگری بکە لەو خەتەرناکەی کە ئیستاکێ ئەبینن وڵاتان بە کەیفی خۆیان تەراتیان دەکەن لە کوردستانە بە کەیفی خۆیان تاریان دێ تارەی موسەیران دێ درۆنیان دێ لە ناو خاکی کوردستان دەدەن خەڵکی سڤیلی ئێمە دەکوژن بە کەیفی بێ ئەوەی گوێ بدەن بە هیچ یاسایەکی دەولی بێ ئەوەی گوێ بدەن بە هەرێمی کوردستان چکو ئێمە بلاواز تێدەگەن ئێمە بەوە تێدەگەن ئێمە هەر یەکە و تابیعی لایەکی نا ئەم جارە ئێمە وەکو پێشمەرگە دەڵێن جارێکی کە قوبڵ ناکەین ئاسمانی ئێمە مباح بێ بۆ ئێوە ئاسمانی ئێمە کاگلیوا محەممەد گوێ لە منە خۆتانراتنی پێ بکەن جا لەبەرەوە ئەو هۆشداری ئەمریکا زیاتر بۆ ئەوەیە نەک درونەکانی تورکیا و درونەکانی ئێران بێن لە سلێمانی لە ناو خاکی سلێمانی و لە ناو خەڵکی سڤیل بکوژن ئەوە خەرقێکی دەولی ئەوانە دەیکەن ئەوە دش بە هەموو تاکێکی ئەم وڵاتەیە دش بە منە دش بە توێ دش بە هەمومانە لەبەرەوە هەموو سەبەبەکەیشی پارتی و یەکێتیە ئەبێ پارتی و یەکێتی زوو فریاکەون بەسە واز بێنن بەرەو بەغدا بەسە واز بێنن عمالەت و بەسە واز بێنن نۆکەری بەسە واز بێنن وەڵڵای بێگانەی بەغدا هیچ ئیسفادەت سوود نابینێ بۆیەوە هەموو جاربێ خۆتانەکەن باوشی ئەم حیزب و ئەم حیزبەوە لە بەغدا وەرن لە باتیەوە خۆتان بکەونە باوشی فلان حیزب و فلان حیزب و بەغدا و نۆکەری بۆ بەغدا بکەن وەرنەوە یا نۆکەری بۆ دەوڵەتانی دەور و پشت بکەن وەرن باوش بکەن بە یەکتریە لە یەکتری ببورن یەکتری ئێمە چووکم یەک ملەتین یەک هەدەفین یەک ئامانجین هەموو کوردین ئەبێ بۆ کورد بمرین بەڵێ سوپاس دەکەم کاگلیوا محەممەد کەک غازی فەیسەڵ داوای لێبوون لە جەنابەت دەکەین بۆی گرفتی ئینتەرنێت و دەرەکاتینە خزمەتت دەمەوێت سەرنجی بەڕەش بزانم لەسەر و هۆشداری هاوپەیمانان کە ئەمڕۆ هۆشداریانە دووبارە لە یەک نەخستنەوەی هێزی پێشمەرگە بەڕێز وەکو فەرماندەیەکی سەربازی چی لە هۆشداریە دەخوێنیتەوە سەرەتا شەوی بەڕێز و بینەرانی بەڕێز و میوانە بەڕێزەکەت باشە ئێمەش داوای لێبوون دەکەین بەڕاستی کێشەکە دەتوانم برێ من خۆ دەزانی کێشەمان زۆر هەم تەکنیکی و هەم لای ئێمە بوو خەتی مۆبایل و ئەنە من کێشەکە لای بەڕێستان نەبووم دەستخۆشی لەم بۆ دەکەم و بابەتێکی هەستیار و هەنوکەیتان هەڵبژاردە و بابەتە بەلای خەڵکی شەقام و بەلای خەڵکی کوردستان بابەتێکی گرنگ و هەستیارە بەڵام ئەو قسانەی لە هەفتەی ڕابردوو لەسەر جوولەی هێزەکانی هاوپەیمانان بە گشتی و هێزەکانی ئەمریکا بە تایبەت کە دەکرێت زیاتر شرۆڤەن زیاتر تەحلیلە زیاتر یعنی بۆچوونە ئەوە نییە هەندێک جار معلوماتیە کە هێزەکان بێرەدا دەڕۆن بێرەدا ڕۆیشتن یان جۆری هێزەکان یان جۆری چەکەکان بەڕاستی ئێمە پێم خۆشە من هەم بیکەمە پرسیار لە جەنابەت ئاڕاستەی کاک لیوا محەممەد و ئاڕاستەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگەی بکەین ئایا ئێمە لە شێوەی ئەو گۆڕانکاریە سەربازیانەین ئێمە هەمومان هەست بە بارودۆخی سیاسی ئەمنی اقتصادی کۆمەڵێک شتی لە بابەتانە دەکەین بەڵام لە هەفتەی ڕابردوو دەبینین هێزێکی زۆری هاوپەیمانان بەگشتی و ئەمریکیەکان بە تایبەتی دەجوولێن ڕاستە نازانم من خۆزگە جێمدا قسەکانی بەڕێز کاک محەممەد دەبوو لەوەی بمان توانێت بەسوود لە مناقەشەکە وەربگرین و هەمیش بتوانین خزمەتێکی جوانی بینەرانی بەڕێز بکەین
قسەمە لەسەر بابەتە ورتر بکردا بە مەسەلەی جوولەی هێز چەند معنایەک دەبەخشی. یەکەمینیان هێزەکانی هاوپەیمانان ڕاستە وەکو ئەوەی حاصلەکەی ماکفالن دەرێما ئەو هێزانە گۆڕانکاری لە جوندی لە خودی سەربازەکان دەکەیت و پشو لۆ لای ماڵ و منداڵ و ئەوانیان بەڵام نەخێر ئەوە وەڵامە هەندێک بەڕاستی جێی گومانە لەبەرەوەی ساڵانە یان دەتوانم بڵێم ساڵی 2000 یان جارێ ئێستا هەندێک کتێبانە لە سنوورەکانی ئێمە لەگەر ئێمە لە ئەرکدان 4 مانگ جارێک دەگۆڕدرێن بەڵام چەکەکانیان نابنەوە چەکی نوێ ناهێنن ئەوەی دەگۆڕدرێن خودی شخصەکانن یعنی سەربازەکانن بەڕاستی یعنی گومان هەیە لە جوولەی ئەو هێزانە بە زۆری هەموو چەکە چەندە تحلیل کردنیان پشتیکردنەوە یان لێکدانەوەی ئێمە بتوانین لە سیاسەتی نێودەوڵەتیان لە سیاسەتی ئەمریکا بگەین هەندێک زەحمەتە بەڵام دەتوانین وەکو فەرماندەی سەربازی وەکو سیاسێک یان وەکو دانیشتوانی وەکو خەتاکی شەقامیش یعنی من دەبینم لە بەڕاستی لەسەر ڕۆژی ڕابردوو هەم لە فەیسبوک هەم لە دەستگاکانی ڕاگەیاند خەڵک هەبوو گەنج بوو توانی تحلیلی جوان بکە لێکدانەوەی جوانی هەبوو شرۆبەی معقولی دەکرد بەڵام ئێمە پێم خۆش بوو وەڵاهی نازانم یعنی بەداوای لێبوردنەوەی عەزم دەکرد پێم لە قسەکانی بەڕێز کاکلیوا محەممەدی وایە ئێمەی وەکو هەرێمی کوردستان لەکوێی ئەو معادلەتداین لەکوێی ئەم گۆڕانکارەدان ئێمە چیمان کردووە هەرچەندە یعنی ئێمە دوورنین لەو گۆڕانکاریانەوە بێبەشیش نین و بەشداریشین لەبەرەوەی ڕۆژانە هێزەکانی هاوپەیمانان لە هەرێمی کوردستان لە هەولێر لە سلەیمانی لە مەخمور لە مووسڵ زۆربەی شارەکان شانشانی پێشمەرگە شانبەشانی سوپای عێراق لە ئەرکدان بەرامبەر شەڕی سەگدارانی داعش بۆ پاراستی خەڵکی ناوچەکە بەڵام ئایا وەزارەتی پێشمەرگە دوای ئەو کۆبوونەوەی دوای سەردانێکە لەگەر وەزارەتی بەرگری عێراق کە سەردانی ئەمریکایان کرد لە وەزارەتی دیفاع کۆمەڵێک پەیام لە دەستگاکانی ڕاگەاندن بەڵام بۆ بەشێکی داخراو بوو یعنی زانیاری وردمان نەبوو یعنی کۆمەڵێک بەربەست و قسەی دووبارە و سێبارەمانەن ئایا لە ئێستا کاک محەممەد هەندە قسەی معقولی کرد لە مانشێتەکانی دیتم دەبینم دەڵێ ئەگەر ئێمە یەکگرتوون نەبین یان یەک نێگرینەوە بەڕاستی زەرمەند دەبین و هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لێرە بەدواوە ناتوانن پشتیوانی وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی پێشمەرگە بکەن نازانم چێ ڕێگرە لە یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە ئێمە و پێشێتی نیشتمانی کوردستان هەموو کوێکی ئافتا دەرێن ئامادە باشی داین و هێزەکانمان ئامادەن و وەزارەتەکانمان ئامادەن و دەمانەوێت وەزارەتی پێشمەرگە لێمان وەربگری برادرانی فەرماندەکانی زۆربەی فەرماندەکانی برادرانی پارتی دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆنی دەرێن ئەگەر ئێمە یەکگرتوو نەبین هاوپەیمانان پشتمان تێدەکەن و گەلی کورد زەرەر دەکە یعنی نازانم یعنی چێ خاوەن بڕیارە لە هەرێمی کوردستان سەر مەسەلەی زیاتر ئەوە ڕووی قسە و ڕەخنەمە لە وەزارەتی پێشمەرگە ئێمە دەبێ خۆمان ئامادە بکەین خۆ ئامادەکردن هەر ئەوە نییە ئێمە ئێستا بین بارودۆخی هێزەکانی عێراق و سنووری سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستوانە تحلیل بکەین دەبێ ئێمە لە خۆمان ڕادەست پێ بکەین بزانین ئایا ئێمە لەکوێ ئەو معادلەیە ئایا ئێمە ئامادەین ئەو گۆڕانکارانە ئایا ئێمە دەتوانین سوود لە گۆڕانکاریەکان وەربگرین ئایا ئێمە دەتوانین هێزێکی منەظەم و تۆکمەی نیشتیمانیمان هەبێت کە هەم جەناب و هەم بینەرانی بەڕێز و هەم خەڵکی کوردستان لێ سوودمەند بن نەخێر بەداخەوە بە پێچەوانەوە ئێمە ئێستا بەرەو ئینشقاق بەرەو ترازان دەڕۆین سەرڕای ئەوەی کە هەموو جیهان و خەڵکی کوردستان بەگشتی داوامان لێ دەکەن تەباوتفاق بەتایبەتی یەکگرتنەوەی هێزەکان و هاوکۆمانان جاران بینێنی یان لە کۆبوونەوەکان ئاگاد جەناب وەزیری پێشمەرگە و فەرماندە سەربازەکانی یەکەی هەفتا وەشتیان ئەگەدار دەکردەوە ئێستا هاوارێن ئێرساو لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان لە کەناڵەکانی دنیا هاوار دەکەن دەڵێن ئەگەر بێت و هێزەکانی یەکەی هەفتا و هەشتای هەرێمی کوردستان بە تایبەتی پارتیوێکی تێگەری یەک نەکردن ئێمە ناتوانین پشتیوانیتان بکەین وەلا چەند ساڵی ڕابردوش لەو ململانی و ناکۆچی ئێمە دێستگە لەوەی کۆمەڵێک زیانی سیاسیمان بەرکەوتوویەوە نەماتوانێت لە ڕووی اقتصادیەوە خەڵکی خۆمان بژێن بەڵام لە ڕۆ سەربازیەکەی تۆ شتێکی زۆری هەرێمی کوردستان لەلایەن سوپای تورکیاوە داگیر کراوە ئایا ئێمە هەڵوێستمان تێ وەکو وەزارەتی پێشمەرگە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەم وەکو پەرلەمان ئایا ڕۆژانە شاخ و گوند و دیهاتەکانمان بردومان دەکرێت خەڵکی سڤیل شەهید دەکرێت لەلایەن درۆن و فڕۆکەی شەڕکەر و هێلیکۆپتەرەکان ئێمە لەکوێ ئەو معادەلەداین و بەشێکی زۆری شاخی خەرچووق لە دەست هێزەکانی پێشمەرگەی سەر بەیەکە هێشتایە بەشێکی تریشی لە دەست چەکدارانی داعشە ئایا 6 ساڵە یعنی نازانم کۆمەڵێک پرسیار هەیە ئێمە کە خۆمان ساز و ئامادە و تەیار نەکردین کە خۆمان یەکگرتوو نەبین کە خۆمان تەباتفاق نەبین کە خۆمان لە ئاست داخوازیەکانی خەڵکی کوردستان نەبین چۆن دەتوانین بین لە ناو یاریەکی نێودەوڵەتی کە ئەمریکا و رووسیا و سین و نازانم کۆمەڵێک
بحلفی ترکە یاری دەکەن لە وڵاتەکەمان وڵاتەکە ئێمە کردە گۆڕەپان ئێمە چۆن دەتوانین سوود لەو گۆڕانکاریانە ببینین خۆزگە لەو دیمانەیە نازانم بەڕێستان چەند جێت لە دەنگمانیان دەنگمانەگەیانە خۆزگە برادێکی هەواڵێکی خاوەن قەراری وەزارەتی پێشمەرگەشت بەشدار دەبوو لە ئەوەی بتوانین ئەو پرسیارانەی ئاڕاستە بکەین وەکو پرسیارەی کە جەنابەت هەم لە ماشێتەکان هەم لە پرسیارەکەی جەنابەت دوا بەدیار دەکەوت کە من زانیاریت بدەمێ لەسەر وجودێ من بەپێی تەوقعات خۆم ململانەیەکی نێودەوڵەتیە لەو ململانەی نێودەوڵەتی ململانەکان زیاتر لە نێوان دەتوانم برێم ئێران و ئەمریکادایە و لە خوار ئێران و ئەمریکاش ئەو گروپە هەیە ئەو گروپ و حیزبانەی خوارەوە بە تایبەتی حەشدا پێشمەرگەیە سوپایە شورتە ئیتیحادیە دژە تیرۆرە و ئەوانە هەموو دابش بوونە بەسەر ئەو هێزانەدا و لە لایەکی تریش بەڕاستی چەکدارانی داعشش لوعبەیەکی خەتەرن کە ئێستا وڵاتەکەی ئێمە بە تایبەتی ناوچەکەی ئێمە شاخی قەرەچووق و دەشتی قەراجیان کردوتە گۆڕەپانی ئەوەی خوێنێزان من لە هەم لە تاپێکەوتن بەڵێ کاغازی بابرین فەرماندەی هێزەکانی هەڵپەیمانان هەم ئەوەی وەزارەت پێشمەرگە هەم زۆربەی هەر زۆری فەرماندەکان زۆر جارێ ئێمە باسی ئەوە دەکەن هەم بەڕێز کاک لیوا محەممەد جوابزانە باسی کێشەی چەکدارانی داعش کرد گوایە هێزەکان ڕوو لە چەکدار بەڵام من هەم بینەرانی بەڕێز هەم بەڕێزێت هەم بەڕێز کاک لیوا محەممەد و هێزەکانی هەڵپەیمان و چێی خۆی بە مەسئول دەزانیان خۆی بە چاودێری سیاسی دەزانیان خۆی بە چاودێری سەربازی و ئەمنی دەزانی بەرامبەر چەکدارانی داعش بەڕاستی چەکدارانی داعش هێزەکانیان لاوازە هێزەکانیان بێهێز ئەوەی کە لە شاخی قەرەچووقن ئەوە داڵدە دراون ئەوە پشتیوانی دەکرێت ئێمە دەتوانین بە یەکگرتووی بە تەبایی بە اتفاقی بە بەرنامەیەکی تۆگوان لە زیاتی ئەوەی بین لەسەر شاشە تیڤیەکان ئەگەر کاک عەچی میزازی برای خودەی لە کۆتایی قسەکەم نازانم دوای دەسێ سەکامە پرسیاروانە ئێمە پێویستمان بەوەی ناو ماڵی خۆمان بە فعلی بە قسە ناچووکە ئێستا خۆ ئێمە برادرانی پارتی لە یەک وڵات داین لە یەک شاردەین لە زیاتی ئەوەی بینە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان ڕەخنە و پێشنیار و گلەی و گازاندە لێکتر بکەین وەکو برابین دابنیشین و حیزبە کوردستانیەکانیش حیزبە ئیسلامیەکانیش حیزبە وەکەسایەتی نیشتیمانیەکانیش بێن بەشدار وەکو کۆنگرەیەکی نیشتیمانی بەیەک و دانیشن شەو نخوونی بکەین نەک بەیانیان وەکو ئەفەندێک بین بەیانی سەعاتەش دەوام بکەین و سەعات و بچینەوە مارێ و شەوان تەماشای تیڤیەکان بکەین و بدان چ ڕووداوی ڕوودە بەڕاستی ئەرچێکی نیشتیمانی ئەخلاقی نەتەوەی مەسیری لەسەر شای ئێمە و برادرانی پارتیە یعنی ئەو بکەوانە بەڕێست ئاگاداری هەمومان بەشمان بەردەکەوێ یعنی وا تێنێگە هەتا برادرانی ئۆپۆزیسیۆنیش ناکرێ ئەو بابەتە بەهات هەر نەگرین ناکرێت لەنا ئەو معادلانە ئێمە نەتوانین دەرفەتە ڕۆری سوودێک دەستکەوتێکمان هەبی لۆ گەلەکەمان باشە کاغازی دێمەوە خزمەتت کاک لیوا محەممەد بزانم جەنابەت التیزامێکت هەبوو ئەگەر 2 دقیقە 3 دقیقەی تر قسەمان جێت لە دەنگ بەنازانڵ دێمەوە خزمەت کاغازی کاک لیوا محەممەد کۆتا پرسیارم بۆ جەنابەت ئەگەر سێ خولەکێکی تر قسەمان بۆ بکەیت ئەگەر هێزەکانی بڵین پێشمەرگە یەک نەخرێنەوە و ئەمریکا لە کۆتایی ئەم ساڵ بڵێن یاخود هەرکاتێک هاوکاریەکان ببرێت ئەو کاتە چی ڕوودایە هەر هاوکاری مادی یاخود هاوکاری سەربازیشە دەبێت چی بکرێت نەگاتە ئەو قۆناغە سوپاس دەکەم بەڵێ وەڵای من بە بۆچوونی من ئەبێ پەلە بکرێ لەبەرەوەی ناوچەکە ئیسە لە کوڵاندایە ئیسەوە خەریکە گەیوە وەزعەکە گەیوە بە بۆچوونی من بە نەخشەی عەسکەری ئێستاکێ وا دەڵێ وام پێ دەڵێ من وەکو کابرایەکی عەسکەر وا دەڵێم ئەڵێم لێدانەکە هاتووە شەڕەکە هاتووە و شەڕەکەیشە بێ لە ناوچەکە و دەلایلیشی دیارە دلیلەکانەوەیە کە تەحالفێکی زۆر گەورە هەیە لە بینی سین و رووسیا و ئێران و سووریا و هەروەها بە بەشداری تورکیا ئەوە بناڵم بە بەشداری تەواوەتی تورکیا تورکیاش ئاگادارە لەو وەزعە لەگەڵ سینە و هەروەها من دەڵێم ئیستاکێ ئامادەکاریکی باش دەکرێت لایەن ئەمریکیەکانەوە بە تایبەتی بۆ ئەو هێزە سنی عربیانی هەیە لە ناوچەکە و هەمویان چەکدار دەکەن بە چەندەها ئەفواج و مەغاویران لێ دروست دەکەن و ئامادەیان دەکەن بۆ شەڕێکی گەورە جا لەبەرەوە شەڕەکە هاتووە با ئێمەش وەکو کورد خۆمانی بۆ ئامادەکەین ئامادەکردنی ئێمەش ئەو هێزە پێشمەرگەیە ئەگەر بێت و ئەو هێزە پێشمەرگە بەهێز بێ مانای کورد سەلامەتە ئەگەر پێشمەرگە سەلامەت بێ مانای ئێمە سەلامەتین ئێمە کورد سەلامەتین کیانی ئێمە سەلامەتە جا لەبەرەوە
ئەگەر پارتی وەکێتی وریانە بن کیانی و هەرێمی کوردستان ئەکەنە خەتەرەوە جا لەبەرەوە ئەو شەڕی کە دروستە بێ ئەگەر پێشمەرگە دروست نەکەنەوە مانایەوەی هەرێمی کوردستانی لەگەڵیا فت دەکەن جا لەبەرەوە ئەبێ پەلە بکەن لە دروستکردنەوەی هێزی پێشمەرگە دروستکردنەوەی پارتی وێکێتی بۆ ئەو هێزە پێشمەرگە ئەگەر بەو شێوەیە بڕۆن هەر یەکێکی بڕۆ بۆ ئێران و یەکێ بڕۆ بۆ تورکیا و هەموو ڕۆژە تەراتێریان بێ لە بەغدا و لە خەزرا و لەوە ئەوە هێز دوژمن هەیەی ئیسفادەی نییە بۆتان تەنها برایەتی و یەکگرتوکێمە هەموو کوردین هەموو یەک هەدەفمانەیە هەموو لە ناو بەلەمێکین والله بالله لێ ئەگەر ئەو بەلەمە غەرق بێ هەموو کوردە غەرق دەبێ پێوەی جا لەبەرەوە من بە بۆچۆنی من کوردستانی ناو وەکو بەلەمێکە لە بەحرێکایە ئەگەر بێت و سەرکردەیەکی باش ئەم بەلەمە قیادە نەکە ئەم بەلەمە قاعیدێکی باشمان نەبێ یەکگرتنیەکی باشمان نەبێ هەر هەمومانە خنکێن جا لەبەرەوە پەلە بکەن ڕێخستنی هێزی پێشمەرگە پەلە بکەن لە دانانی وەزیرێکی پێشمەرگە و هەروەها ئەبێ هەموو هێزی پێشمەرگە لەژێر فەرماندی سەرۆکی هەرێمە کەوی سەرۆکی قائیدی قواتی پێشمەرگەیە جا لەبەرەوە ئەگەر بێت و لە یەکتری نەبورێن و ئەو هێزە دروست نەکەینەوە پێشمەرگە بەم وەزعبی حێزب بێ مانایەوەیە ئێمە لەو بەلەمەیە خنکاین و تەواو باشە کاگلیوا محەممەد کۆتا پرسیارم بۆ جەنابەت سوپاس دەکەم دیارە جەنابەت التیزامێک هەیە بامە کۆتا پرسیارێ بۆ جەنابەت بەڕێز باسی ڕوودانی جەنگ دەکەی بەس ئەمڕۆ ئەو فەرماندەی هێزەکانی و پەیمانی نێودوڵەتی دەیگوت شتێکی تر لە ئارادە نیە جگەر لە دژی داعش یعنی ئەو مەترسیەیە جەنگەکە ڕووبدا و جەنگی کە بەڕێز باسی دەکەی یعنی داعش بە بۆچوونی من داعش تەنها ڕەمزە باس دەکرێت داعش نییە هیچ علاقەی ئەم جموجولەی ئەمریکا کە ئیساکێ بەو هەموو قووەت و بەو هەموو هێزە و بەو هەموو ئەوەی کە هێناوێتە ناوچەکە هیچ علاقەی بە داعشەوە نییە با داعش نەخێنە ناو مۆزوعەوە ئەوە علاقەی بە گۆڕانکاری حەدەسێکی گەورە لە ناوچەکە هەیە حەدەسێکی دەولیە لە شەرق لە ئەتوانم بڵێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکارێکی زۆر گەورە بەڕێوەیە جا لەبەرەوە بێ کورد وریا بێ خۆی هەماهەنگکە لەگەڵ ئەو گۆڕانکاریەدا هیچ علاقەی بە داعشەوە نییە و داعشی لە ناو مۆزوعان نییە و چکم ئەو هێزە گەورەیە بۆ چەند گروپێکی داعش حرەکەتی پێ ناکرێت ئەو هێزە گەورە بۆ شەڕێکی نێودەوڵەتی جموجولی پێکراوە بەڵێ سوپاس دەکەین سوپاسی ئامادەبوونی جەنابەت دەکەین کاگلیوا محەممەد جەنابەت التیزامێک هەیە دەتوانی بەڕۆی سوپاست دەکەین مادومان کردی لەگەڵ کاک غازی درێژە بە بەرنامەکەمان دەدەین کاک غازی سەبارەت بە وەزارەتی پێشمەرگە ئەوەی کە پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی هەیە بۆچی وەزیرێکی پێشمەرگە دانانێن بۆ وەزارەتی پێشمەرگە ئەمڕۆژ داواکاری هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش بوو ئێمە کاک حەکیم وەکو باسمان کرد کۆمەڵێک ژیر و گرفتی سیاسی و ئەمنی و اقتصادیمان هەیە لەناو حکوومەتی هەرێمی کوردستان هەتا جەنابەت ئاگاداری بوو ناشار بێتەوە لەناو پەرلەمانیش کێشەمانە بۆ بەڕاستی هەمان کێشەمان هەیە بەڕێستان ئاگادار بوون کۆمەڵێک کۆبوونەوە لە نێوان هەردوو بەڕێزان مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بە ئاگاداری حیزب لایەنە سیاسی و ئیسلامیەکانی هەرێمی کوردستان ئەنجام درا و کۆمەڵێک خاڵ باس کرا یەک لەوانە بابەتی کێشەی ناو وەزارەتی پێشمەرگە بوو بەڕێز ئاگادار بەڕاستی من بە ڕاشکایی قسە دەکەم نەگەیشتنە ئەنجام یعنی ڕاستە داهاتنە دەرێ کۆنگرێش و ڕۆژنامەوانی و نازانم یعنی هەندێک نیان دەویستەوە خوانە خواستە شەقاموانە نیگەران بیدەوەی کە ڕێک نەکەوتون بەڵام ڕێک نەکەوتون یعنی نەمانتوانی ئێستا لەگەڵ بەلادرانی پارتی کێشەماندا هەموو وەزارەتەکان و بەتایبەت لەناو وەزارەتی پێشمەرگەیە و ناتوانین بەو شێوازەی ئێستا حکومڕانی بکەین یعنی چەند نمونەیەک دێنەوە متا ئێستا وەزارەتی پێشمەرگە یا حکوومەتی هەرێمی کوردستانیان سەرۆتر بێنین پەرلەمانی کوردستان نەیتوانێت بەیاننامەیەک لەسەر هێرشەکانی کە ڕۆژانە سوپای تورکیا ڕۆژانە خەڵکی سوید شەهید دەکە گوندەکانمان دەسووتێنێ گوندەکانمان چۆل دەکە ڕۆژباغمان دەستێنێ ناتوانێت بەیاننامەیەک دەربکەن ناتوانێت هێزەکانیان
بەرەوڕووی ئەگەر لە ئاست سوپای کوچێتە بەڵام هێزەکانیان بەرەو سلوولەکان بجوێنین یعنی ژیر و گرفتەکانی وەزارەتی پێشمەرگەی ئێستا من بتوانم لە بەرنامەیەکیان ئەخەر لۆ من لە سەرەتاوە بزانم لای بەڕێزیش باسم کردەوە نازانم لە قسەکانم بیانە وتم خۆزگە فەرماندەیەکی ناو وەزارەتی پێشمەرگەی ئێستا کە بابرین لێرە باید لیوە محەممەد وەزانخوانەچینە ئەوە منیش لە منطقەی قەرەچوو هێزێکی خۆبەخشیەوەمان نزیک نین بەڵام پرسیارەکەت وەڵام دەدەمەوە و ئەگەر نەکەی سەرپرسیار کە من شتێکی تریشمێ لەسەرەوە بابەتە بەڕاستی جیر و گرفتمان هەیە ناتوانین بەو شێوازەی ئێستا لە ناو کابینەی حکوومەتی نوێ هەرێمی کوردستان درێژە بە کارەکانمان بدەین لەبەرەوەی برادرانی پارتی دەستیان خستۆتە ناو هەموو جوگە ئەساسیەکانی حکوومەت و هەموو شتەکانیان بە حیزبی کردووە و لە زیاتی ڕێکخرا و ناوچە و لقەکانیان یعنی وەزارەتەکان دەستگاکانی حکوومەت بەکاردێنی و ناچینە ناو تەفاسیلە لەبەرەوەی کەسێکی وە لێرە نیە کە وەڵامی بابەتان باشە کاک غازی بۆ ئەوەی کە پێوەستە بە وەزیری پێشمەرگە بەڵام شتێکی تر من بە بەڕێست بە بینەرانی بەڕێز ڕابگەیەنی یان بەڕاستی من دەتوانم لە باتی هەموو خەڵکی بەڵێ بەڵاوی کە ئەوەی پێوەستە بە وەزیری پێشمەرگە گەر بە کورتیش بێ سوپاس دەکەم ئەوەی کە پێوەستە بە وەزیری پێشمەرگە بۆچی ئەمە دەسەر وەزیری پێشمەرگە لە کۆبنەوەکانی هەردوو بەڕێزان مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان نەگەیشتە ڕێککەوتن لەسەر چەند خاڵێک لەو خاڵانە کێشە وەزارەتی پێشمەرگە ئەو کۆمەڵە کێشەیەکە کەڵەکە بوون لە وەزارەتی پێشمەرگە نەماتوانی بەڕاستی چارەسەری بکەینیان وەکو درێ دەرەسەیەک بدۆزرێتەوە لە چارەسەری لەبەرەوە نەماتوانی جەنابی وەزیر بگەڕێنەوە سەر کارەکەی لەبەرەوەی تەداخلاتی حیزبی لەلایەنێکی هێشتای برادرانی پارتی زۆر بۆ نمونە یەک لە داواکاریەکانی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان خۆش بوو لە هەموو شوێنەکان کە ئێمە هێزی تێکەڵەمان هەیە دیوا تێکەڵەکانمان لیوایەکی تێکەڵە بین لەسەر شاخی قەرەچوو کە چەکداری داعشی لەوەی گومانمان لە یەکی هێشتا نەبینی ئەویان قبول نەکردووە چەند داواکاریەکمان هەبوو لۆ منتقەی کەندێناوە لۆ بەرزایەکانی بەرامبەر قەرەچوو یان کۆمەڵێک جیر و گرفتی تکاکە ئەومان پێ نەکرا ئێمەش نەماتوانی بەو شێوازەی پێشووتر جەنابی وەزیری پێشمەرگە بگەڕێنەوە سەر کارەکەی و خاڵێکی تر پێم خۆشە خەڵک بیزانی بەڕاستی ئەگەر بچینە هەندێک خۆشش نەبێ و بابەتی مەسەلەی ناتەبای و ناتفاقیوانە ئێستا گەڕاینەوە دوای ساڵی 1991 جەنابەت نازانم ئەو کاتە لە سیستەمێکدا بخۆ زۆربەی هەر زۆری بینەران ئێستا لە ژیان داماون و بەشێکیان مێژوان قینتەوە و بەشێکیان لەناو حەدەسەکە بوون و بەشێکی زۆرشیان قوربانیاندا ئێمە لە ساڵی 1991 لەبەرەوەی تەباتر بووین تەفاقتر بووین براتر بووین و ئەو کاتی تەکنەلۆژیا جوانە بوو و پەیوەندیشمان لەگەڵ جیهانوا باش نەبوو بەڵام توانیمان ئەو کاتی خەڵکی کوردستان بەگشتی نەک برێ ئێمە هەر ئەو شەرەفەتەنە بە خۆمان بدەین و نیشتیمانی کوردستان هەموو خەڵکی کوردستان بەگشتی و هەموو حیزب بەڕێزەکان بەگشتی توانیمان غروریەتی سەدام حوسێن بقۆزینەوە لەگەر هاوپەیمانان ڕێکەوین هەرێمی کوردستان وەکو درێ کوردستانی عێراق یان باشووری کوردستان بە تەواوەتی ڕزگار بکەین و کۆنتڕۆلی بکەین و دوای بتوانین لەگەر حکوومەتی فێدرالی شەراکەتیش دروست بکەین بەڵام ئێستا هەموو دنیا هاواری لێ هەرساوە هەموو دنیا ڕجا دەکات هەموو دنیا داوا دەکەن لە کەناڵەکانی ڕاگەیاندن هاوپەیمانان دێن داوا دەکەن وەزارەتی پێشمەرگە یەک بکرێتەوە خۆیان ساز و تەیار بکەن پشتیوانیان دەکەن پارەیان دەدەنێت چەکیان دەدەنێت تەکنەلۆژیان دەدەنێت من پێم خۆشە کاک حەچیمگیانەوەش باس بکەم چونکە من لە هاوپەیمانان نزیک بوومە لە ساڵ ڕابردوو لە شەڕی داعشوانە باوەڕ بکە زۆر جار بەعزە شتێ دەیخەنە ئەستۆی هاوپەیمانانیان دەیخەنە ئەستۆی سوپای عێراق ممکنە نارێت تاوانیان بێ بەشنینە لەو گیر و گرفتانیان بەشیان بەرناکەی بەڵام بەشێکی هەرە زۆری ئۆباڵەکەی لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە نەیتوانیە ئەو بارودۆخە سیاسی و اقتصادی و سەربازیانی دێتە پێش بیقۆزێت و خۆی بگونجێنێت ئێستا بەشێک لەو نیشانەی ئەرکانەی لەسەر شانمانە ئێمە خۆمان ساز و تەیاری بۆ گۆڕانکاری کە بەشێکی زۆرمان گومانمان لە گۆڕانکاری هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لە عێراق تۆ کە نەتوانی هێزەکەت ڕێکتەوە کە نەتوانی بڕیارێکی بەڵێ بوو کاتم تقریبا تاوە بەس با دووە پرسیار بە کورتی لە خولەکێک پێدوایە تا کۆتایی ئەم ساڵ پارتیویەکی تێرێک دەکەون لەسەر خستنەوەی هێزی پێشمەرگە یاخود بەرەوە دەڕۆین وەکو هەڕەشەی هاوپەیمانان بە تەواوەتی جێبەجێ بێ و هاوکاریەکان ڕابگیرێن نەخێر من بەڕێستان من بەداخەوە زۆرج بەداخەوە خۆزگا ئەو بیرکردنەوەیان ڕاستدەر نەچوو بای هەرچەندە وەرەمان بەرزە ئێمە کۆڵ نادەین سنوورەکان نازانم کۆمەڵ دروشمی لەو بابەتان ئەوە لەوە دەگەڕێن بەڵام من ڕەشبینم لەبەرەوەی سیاست ئێمە برادرانی پارتی کۆبنەوە لە دوای کۆبنەوە ڕۆژ لە دوای ڕۆژ هەرێکەوە بەرەو ئاقارێکی تر دەڕوە و وڵاتانی ئیقلیم بە تایبەتی دەوڵەتی تورکیا کاریگەری یەکجار زۆری هەبوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر تێکدانی و بارودۆخە و لەسەر تێکدانی نێوان ئێمە و
برادرانی پارتی نەخێر من هیچ ئومێدێکم بە یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە و بەڕێکەوتنەکانی هەرێمی کوردستان و بە سەرکەوتنی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان نیە بەداخۆ لە ئاست قوربانیەکانی خەڵکی کوردستان نەبوون یعنی خەڵێک لە بچووک تا گەورە بە هەر هەموو حیزبە کوردستانیەکان داوای یەکگرتووی تەبایی برایەتی مەترسیەکان لەسەر قەوارەی هەرێم دەکەن بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ بەڕاستی ناخۆشتر بووە یعنی بەداخەوە قسەیە دەکەین بەڵام نەخێر من وەکو خۆم وەکو پێشمەرگە ڕەشبینم بەرامبەر بە یەکگرتنەوە و ئێستا کە یعنی نازانم ڕۆژبیت تاکەینە گەشتبیت بووم یعنی ئێستا مەکە ئامادە نەبین نتوانین 150 داعش لە شاقی قەرەچوغ لە بەردەستی پێشمەرگە نتوانین دەرپەڕێنین نتوانین ڕێگری بەیاننامەیەک بەرامبەر بە حکوومەتی تورکیا دەبکەین نتوانین سنوورەکانمان پارێزین نتوانین برابین نتوانین لە یەک ژوور کۆبنەوەیکی ڕووکو برا بە تەباتفاقی بکەین نتوانین لە ئاست داخوازیەکانی جەماوەڕ دەبین یعنی کۆ من گەشتبین بم کاک حەچیم بینەرانی بەڕێز کاک لیوا محەممەدی ئێمە ناتوانین برم گەشتبین موشت ینی بەهار بین مەچۆکان و نەخێر من ڕژبینم بەرامبەر بۆ بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزێت زۆر سپاس دەکەم کاک غازی بەڵێ سپاسی جەنابەت دەکەم کاک غازی فەیسەڵ فەرماندەی پێشمەرگە و شارەزای سەربازی لە مەخموور و هەروە کاک لیوا محەممەد سابیریش کە شارەزای سەربازی بوو سپاسی جەنابی دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵ مام سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ